سلااوتان لەبێت بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 خۆشحاڵم کە لە سێهەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لەگەڵ ئێوە جارێکی تر بەریداتان شادە بۆ. هیوادارم کە ڕۆژانێکی جەژنی پڕ لە خۆشی و شادیتان تا ئێستا بەڕێ کردبێتەوانێشی کە ماوە تەنها سبەینێمان ماوە کە چوارەم ڕۆژی جەژنی قوربانە ئەویش بە خێر و سەلامەتی تێپەڕی کرد و ئینشاءڵڵا ڕۆژەکانتان پڕ بێت لە خۆشی و شادی هەموو ڕۆژێکتان جەژن بێت. وەک دەزانن ئێمە ئەم سێ ڕۆژە با بڵێن بەرنامەکانمان تایبەت کردووە بە ڕۆژانی جەژن و ئەوەش دەزانن کە ئێمە ڕۆژانی هەینی ڕۆژ باشمان نابێت و پرۆگرامی ڕۆژباش لە پشووە بێت بۆیە تەنها ئەمڕۆیە کە لەگەڵتان بەردەوامە بم وە لە سێهەم ڕۆژی جەژنە بۆیە حەزەکەم بەردامێکی زۆر تایبەتتان پێشکەش بکەم وەکو ئەوەی کە لە ڕۆژانی یەکەم و دووهەم لەگەڵتانە بوو. ئەمڕۆژ کۆمەڵە میوانی تایبەت و ئازیزمان هەیە کە کەشی ئەم بەیانیەتان بۆ جوانەکەن ئەوش بە میوزیک و بە گۆرانی لەگەڵەوە کۆمەڵی بڕگە و بابەتی دیکەشمان بۆتان ئامادە کردو کە هەر پێیوەستن بە جەژنەوە. هیوادارم کە لەگەڵمان بەردەوام بن لەگەڵمان بمێننەوە بینەری بەرنامەکەمان بن چونکە ئێمە ئایتێکی زۆرمان کێشاوە بۆ ئەوەی کە دڵی ئێوەی ئازیز و خۆشەویست خۆش بکەین. سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ ئەەکەم دواتر دێمەوە ناوە بڕگەکانی دیکە بابزانی لە کورتەیەک لە هەواڵە سیاسیەکان چی دەگوزارێت لە دنیای سیاست. لە ڕوونکردنەوە یەکدا بەڕێوەبەراتی گشتی یاسایشی هەولێر ڕایگەاند بڵاوبوونەوەی گرتەی ڤیدیۆیی ڕووداوێکی تەقەکردن پەیوەندی بە پاسی گەشتیارانەوە نەبووە و مەفرەزەیەکی هێزەکانی ئاسایش لەسەر ڕێگای کەرکووک هەولێر با مەبەستی دەستگیرکردنی تاوانبارێکی هەڵاتوو لە یاسا بە ناوی ئەلف ساد ئەلف ناچار بە تەقەکردن دەبن. لا ڕوونکردنەوەکەدا هاتووە دووپات دەکەینەوە کە ئەم ڕووداوە هیچ پەیوەندیەکی بە خوشک و برا گەشتیارانەوە نەبووە بە هاتنی گروپە گەشتیارەکانی ناوەڕاست و خوار و عێراق بۆ هەرێمی کوردستان بە بێگرفت بەردەوامە. لێکۆڵینەوەکان سەبارەت بە ڕووداوەکە بەردەوام و هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە هێزەکانمان لە ئەرکدان و بۆ دابینکردنی کەشێکی ئارام و سەقامگیر بۆ گشت هاوڵاتیان و گەشتیارانی خۆشەویست. فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لەبارەی گفتوگۆی استراتیژی لەگەڵ ئەمریکا ڕایگەاند عێراق و ئەمریکا دوای کۆتایی هاتنی تەواوی گەڕەکانی گفتوگۆ ڕەنگە بۆ ڕێککەوتنی ئەمنی ساڵی 2008 بگەڕێنەوە. وەزیری دەرەوەی عێراق ڕایگەاند و گفتوگۆ بۆ ڕێککەوتن لەسەر خشتەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکرێت لە چوارچەوەی گفتوگۆی استراتیژی و گوتیشی ئەم گەڕی گفتوگۆی استراتیژیە لەگەڵ ئەمریکا کۆتاگەڕ دەبێت. تورکیا بە درێژایی سنوور دیوارێک لەگەڵ باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان دروست دەکات. دەسەڵاتدارانیش دەڵێن ئەو دیوارە بۆ ڕێگریکردنە لە هاتوچۆی چەکدارانی پەکەکە و کاری قاچاقی و کۆچبەری نایاسایی و بەشێکی زۆری پلانەکانیش تەواو بوونە. لە ساڵی 2017 تورکیا دیوارێکی بە درێژایی سنووری نێوان باکوور و ڕۆژاوای کوردستان دروست. بریکاری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایدەگەێنێت دیداری بایدن پابەندە باهێشتنەوەی سزاکانی وڵاتەکەی لەسەر تورکیا. ئەو بەرپرسە باڵای ئەمریکا لەبارەی پەیوەندیەکانی واشنتن و ئەنقەرە جەختی کردەوە کە ئەمریکا سزاکان لەسەر تورکیا دەهێڵێتەوە و هۆشداریشی دا کە ئەگەر تورکیا چەکی زیاتر لە رووسیا بکرێت سزای زیاتری بەسەردا دەسەپێنرێت. لەلایەکی دیکەشەوە نێت پرایس کۆتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەاند هەوڵی تورکیا سەبارەت بە فاروشا ڕەت دەکرێنێتەوە و دەبێت ئەو ناوچەیە لەلایەن قوبروسیەکانیشەوە لەژێر چاودێری نێودوڵەتی بەڕێوە ببرێت. کۆتاییمان با کورتەیەک لە هەواڵەکان هێنا بچینە ناو پرۆگرام. بەڵێ هەروەکو باسمان کرد لە سەرەتاوە ئەمڕۆ سێهەم ڕۆژی جەژنە و بەو هیوایی کە ئێوەی خۆشەویست تا ئێستا تەندروست و سەلامەت بن چونکە دەزانین لە ڕۆژانی جەژنە خواردن و خواردنەوەیەکی زۆر زیاتر لە ڕۆژەکانی دیکە خانمان دروستی دەکەن بۆ خانەوادەکانیان و ڕەنگە لەبەر کە پشووە لە ماڵەوەی کارێکی ترمان نەبێت ئەوە هەر خەریکی خواردن بین.
بەڵام ئەوش بزانین کە پلەکانی گەرماوەندە بەرزە ڕەنگە کاریگەریکی خراپی لەسەرمان هەبێت ئەویش بۆ هۆیەوە ئەبێ ئاگاداری خۆمان بین چکە دەرچوونەکانمان لە کاتێکا بێت کە پلەکانی گەرما بەرزار چەند زۆر باس لەوە کراوەکە دەرچوونەکان و سەردانەکان بخرێتە لە نێوان کاتژمێر 8 بۆ 10 یاخود 9 و لە دوای نیوەڕوانیش لە کاتژمێر 4 و 5ەوە دەست پێ بکرێتوە وریابن و ئاگاداری خۆتان بن خواردنی چەور و زۆر شیرینیش نەخۆن بۆ یەکە بینەرانی ئێمە بینەرانێکی تایبەتن حەزەکەین هەمیشە و هەردەم لەش ساغ و تەندروست بن و هەمیشە بینەری بەرنامەکانم بە ئاگاداری تەندروستی خۆتان بن. لە یەکەم بابەت سەرەتا لەگەڵ خاتونێک دەست پێکەم کە ناوی زەهرایە. زەهرا کچێکی ناوچەی مەرگەوەری پارێزگای ورمەیە. ئەو بەبێ هیچ ڕاهێنەرێک و لە ماڵی خۆیدا فێری ژیمناستیک بووە و ئێستا جوڵەی سەرنجڕاکێش و ئەستەم ئەنجام بدات و سەرنجی خەڵکیشی بۆ لای خۆی ڕاکێشەوە. ئێستا زەهرا بە فێربوونی ئەو جوڵانە دەیەوێت لە داهاتوو یاریی ژیمناستیک بە شێوەیەکی پیشەگەریانە بکات و لە پاڵەوانێتەکاندا بەشدار ببێت. زەهرا تەمەنی 9 ساڵە و هۆگری یاری جیمناستیکە. هەر ئەو هۆگریەش وای کردووەکە بەبێ هیچ یارمەتیەک دەیان جوڵەی ئەستەم و سەرنجڕاکێشی جیمناستیک فێر بووە. ئەو دەڵێ پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی لەسەر جیمناستیک وای کرد کە بڕیار بدات کە هەرخۆی لە ماڵێ فێری ئەو یاریە بێت. نام زهرا نوریه از 9 سالی من از هب خوفلب. زەهرا بەبێ ئەوەی ڕاهێنەرێکی هەبوو بێت و سەردانی هیچ فێرگەیەکی کردبێت لە ناو گوندەکەیان لە ناوچەی مەرگەوەر جوڵە سەرنجڕاکێشەکانی ئەنجام بدات و بەردەوام بوون و ماندوو نەبوون لە ڕاهێنان وای کردووە کە زەهرا وەکو جیمناستیکێک کارێکی سەرکەوتوو دەربکەوێت. لە ماڵەکەشی ئەگەرچی نەیان توانیوە بۆ یانەیەکی ببەن بەڵام پشتیوانیشی لێ دەکەن. فيربي هاب خوش فيربي بعصر جديد برا خدوها عصر جديد فيربي هاب خو تقريبا 2 سال دهيت 2 سال هاي فيربي به هيج تمرينك و به هيج جو تشتاك امكاناتك هبيد و تو فيربيا دي بيش كويت او از حسك مسؤول بهم ببينن حماية اللي بكن جو بشي في ورزشي دو بيش كاتي بيد ژمارەیەک وەرزشوانی ورمێ دەیانەوێت زەهرا بۆ شاری ورمێ ببن و لە یانەیەکی وەرزشیدا ناوی تۆمار بکەن بۆ ئەوەی ئەو مێر منداڵە کووردا کە هۆگری جیمناستیکە بتوانێت بە شێوەیەکی پرۆفیشناڵ درێژە بەو یاریە بدات و لە داهاتوودا لە پاڵەوانێتیەکاندا بەشداری بکات. چەند جوانەکە خانمان پشت بە توانەکانی خۆیان دەبەستن و هەوڵی ئەوەش دەدەن کە توانەکانیان پەرە پێ بدەن. جا هەر لەناو باسی خانمانە ئەمێنمەوە ئەویش خانمێکی دیکە ئەم بە شێوەیەکی دیکە دەستڕەنگینە و کاری هونەریەکات. خانمێک لە شاری سلێمانی بە سوودوەرگرتن لە میوە جیاوازەکان چەندین جۆر سرکە و زەیت بەرهەم دەهێنێت و خەڵکێکی زۆریش بەرهەمەکانی ئەم خانمە بە تایبەتی سرکەی سێوەکەی دەکەون. سرکەی سێویش وەک دەزانن زۆر بۆ تەندروستی بەکەڵکە بە تایبەتی بۆ کەسانی کە دەیانێت کێشی لەشیانداین و دەڵێن لە ڕووی تەندروستیەوە سوودی بەخشیان لێبینیوە. با پێکەوە بینەر بێ. بەڕێگەیەکی سادە و ساکار بەڵام بە لێزانیەکی ورد خەریکی دروستکردنی جۆرێک لە سرکەی سێوە کە بۆ کۆمەڵێک نەخۆشی سوودی هەیە. ڕووناک سەلیم خانمێکە لە شاری سلێمانی و بە سوودوەرگرتن لە میوە جیاوازەکان چەندین جۆر سرکە و زەیت بەرهەم دەهێنێت و لە دوکانەکەیدا دەیان فرۆشێت. خۆم ئەڕۆم سێوە سەوزەکە هێنم پاک ئەیشۆمەوە قاشیەکەم ئەیکەمە ناو دەبەی گەورەوە و ئاوی بۆ گەرمەکەم ساردیەکەم و ئاوەکە ئەکەم بەسەریە هەر هەموو ئیشەکانی من دەستە جیا لە زەیتەکان نەبێ هەندێکی بڵین زەیتەکان بە جیهازەکەم بەڵام سرکەکەم هەمووی کاری دەستە. خەڵکێکی زۆر ڕوو لە دوکانەکەی ڕووناک دەکەن و بەرهەمەکانی دەکڕن بە تایبەت سرکەی سێو. خەڵکی دەڵێن لە ڕووی تەندروستیەوە سوودی باشیان لێبینیوە تەنانەت هەندێک لە کڕیارەکانی لە دەرەوەی وڵاتیشەوە دێن و سوود لە بەرهەمەکانی دەبینن.
شتی زۆر لەلا بم لای ڕووناخان زۆر ئیسیفادەم لێ کردووە زۆر باش بووم پێی یعنی نەخۆش بووم لەوە پێشتر بۆی ئەم نەخۆشیانەوە کە بڵاوە زۆر ئیسیفادەی لێکم جارێ سرکەی سێوەکەی بۆ داوەزینی کێش بۆ ماعیدا بۆ کۆڵۆن بۆ هەموو شوێنێک بۆ غازات بۆ هەموو شتێ دەمێکم نورداوم لەسەری من لە ئەڵمانیا هاتوومەتەوە زۆر خۆ حەزم لە شتی سروشتیە بەڕاستی دەمێک ساڵی شەر متابعەیەکەم و بەکاریشم هێناوە و ئێستاش هاتوومەتەوە بۆ ئێرە بۆ سلێمانی بۆ لای ڕووناخان لەبەرەوەی کەشتەکانی بەدڵە و کوالیتێتی زۆر بەرزە و مەجموعەزێتی بەتەمام لەلابەرە. جیا لە جۆرەکانی سرکە ئەم خانما دەستڕەنگینە زەیتی زەیتونی خۆماڵیش بەرهەم دەهێنێت و سەرجەم کارەکانیشی بەدەست و کەلوپەلی سادە ئەنجام دەدات بەهۆی باشی و بەرزی کوالێتی بەرهەمەکانی شێوە توانیوێتی متمانە لای کڕیارەکانی دروست بکات کە زۆربەیان کچان و ژنانن. دەستی ئەو خانمە دەستڕەنگینە خۆش بێت بە پاڵپشتی لە بەرهەمە ناوخۆیەکان بکەین کە بەرهەمێکی ئاوها بۆ شێوە ئۆرگانیک بەرهەمەهێنن و کۆمەڵی خەڵکیش سوودی لە وەرەگرن و تەندروستێکی باشیان دەبێت بە بەرهەمەکانی خۆمان جگە لەوەش پاڵپشتێکی تەواوی داراییە بۆ کەسێکە و کارە ئەکات. هیوادارم کە هەر یەک لە خانمان هەر کامێکیان کە هەر هوەرێکیان هەیە دەزانن کە هەم سوود بە خۆیان و بە کەسانی دیکەش دەگەێنن ئەوە بێتر سوورنە مەیدانەکەەوە کارەکانتان بکەن و لەوەش دڵنیابن کە هاوڵاتیان هەمیشە پاڵپشتی یەکترین بە تایبەتی لا بەرهەمە خۆماڵیەکان و دەچمە ڕۆژی کەش و هەوا کەشەکە گەرمی کردووە پلەکانی گەرمە بەرز بوونە بەڵام وەک دەزانین لە دوێنەوە پێشبینیەکان وا دەڵێن کە ئەمڕۆ کەمێک بای دەبێت و کەمێکیش کەشەکە فێنکتر دەبێت بابزانانی پلەکان چیمان پێ دەڵێن فەرموو. ئەویش لە پلەکانی کەش و هەوا و پلەکانی گەرمیمان بینی کە بە شێوەیەکە هیوادارم ئەگەر بۆ هەر شوێنێکە چەند گەشتێکەکەن سەیرانێکەکەن ئەوە لە یاد مەکەن
با سروشتی کوردستانمان بپارێزین ئاگاداری ژینگە بین ڕەنگە لە سێهەم ڕۆژ و ئەوانە خەڵکی ناو شار بیانوێت سەیران و گەشتکەم بچنەوە هەرچەند ئەمە چەند ڕۆژە سەیرانگاکانی هەرێمی کوردستان قەرباڵغێکی زۆری بەخۆی بینە گەشتارێکی زۆر ڕویان لە ناوچەکە کردووە بەڵام ئەوان لە جێی خۆیان ڕەنگە لەوێت هەندێک تیم هەبن یاخود ڕێنوێنی گەشتیاری هەبن ئاگاداریانکەنەوە با ئێمەش لێرەوە ئەوانێکی ئەمڕۆ بەتەمای گەشتێکن بۆ شوێنێک دەچن بۆ ناوچێکی گەشتیاری دەچن بتوانن ئەو کارە بکەن چۆنەڵێ ئێمە زۆر سپاسانەکەین چونکە ئەم سروشتە جوانەی کوردستان تەنیا و تەنیا ڕەنگە بە فرێدانی زڵی ئێوە ناشرین ببێتیان بە فرێدانی زڵی ئێوە ژینگەکە پیس ببێت بۆیە با ئاگاداری ئەوە بین چونکە ئێمە تەنها کوردستان مڵکی خۆمان نییە بڵێ تەنیا بۆ ئێمەیە وایە بۆ ئێمەیە مڵکی ئێمەیە بەڵام وەکو گەشتیار خەڵکێکی دیکەش ڕۆکاتە ئێرە بە ڕۆشنبیری خەڵکی کوردستان لە ناو ژینگەکەیە ڕنگ بداتەوە بە خەڵکی کوردستان بەو شێوەیە لە لای خەڵکی بیانی یاخود خەڵکانێکە لە خوارۆ ناوەڕاستی عراق دێن بەوە کوردستان و کورد بناسن کە پاک و خاوێنە و کوردستانێکی پڕ لە جوانی و کوردستانێکی پڕ لە گەشاوەیمان هەیە یاخوا خی گەورەم کوردستانەمان ئاوادان کات ئێمەش هەر پارێزەری بین و ئاگاداری بین. باشە دێمە ناو تەوەری بەرنامەکەمانەوە لەو کاتەوە کە سەرەتا کە باسم کردوتم تەوەری بەرنامەکەمان باسی میوزیک و هوەر دەبێت بۆی لەوە زیاتر چاوەڕێتان ناکەم کە لە جەژنی قوربان و جوانترێکە و خۆشترێکە کە ئێمە بەرنامەکانمان سەر لە بەیانیانە هەوڵی ئەوە بدەین کە وزەیەکی چالاک بۆ ئێوە دروست بکەین ئەویش بە هاتنی میوانی زۆر خۆشەویست کە میوزیک ژەنمان لەگەڵا بێت گۆرانی بەژمان لەگەڵا بێت ئەمڕۆ میوانەکەمان کاک هەرێم محەممەد هونەرمەند هەرێم محەممەدەوە وەکو دوێنێ ڕێبوار عەبدوڵڵا وەکو دەفژەن و کاکە ڕوان عەدنانیش وەکو ژەنیاری عود لەگەڵمانن بەخێر هاتن سەرسەر و دوێنێ چکێتماندا بە کاکە ئاشتی ناکرێ خۆیەوەی بڵێم دوێنێ خواردوتان ئەمڕۆ کاک هەرێم نایخواوانیە با چکێتیش بم بە کاکە بەخێر هاتیەوە چکێتی جەژنمان ئێوە دووبارە پشکی شێرتان بەرکەوێتەوە دەستان خۆش ئەو من هەرڵم شیرینی خەڵک کەم بیخوا کەچی لە دوێنێ خۆم شیرینیەیەم بێتەوە دەستان خۆش بێ بەخێر هاتن سەرچان کاگەرێم تۆ بەیانیان درەنگ هەڵەستی دایمە زوو هەرساوم بەڵام ئەمڕۆ کەینەوە کەمێ درەنگ لە خەومم زۆر داوا لێ بردەکەم ئاساییە بەس خۆی وایە جەژنان بۆ پیاوان ڕەنگە یەکەم ڕۆژی زۆر زوو هەستن لە خەوت و لە دووەم و سێم وەکو پشووی سیرکەن و زیاتر بخەون دووبارە و دەبارە جەژنی تۆش پیرۆز بێ و بەخێر هاتی ئەم بەیانێش خەوەکەمان لێ کردی بەسقای بینەرانمان چاوەڕێ و لە ئێمە باسمان کردوکە هەرێم لەگەڵمانە بێت کاگەرێم کەمێ باسی ستایلی خۆتمان بۆ کە لە سەر چ ستایلێک گۆرانی دەڵێ بەڵێ پێشی جەژنتان پیرۆز بێت زۆر سوپاس دەستخۆش بۆ ئەو دوو مامۆستا ئەزیزە و سوپاس بۆ بەڕێستان داوا لێبردنەکەم لە تاخیربوونیش ئەو ستایلێک ئێستا کاری لەگەڵ زۆربەی ئەو گەنجانێک ئێستا کاری بە بەردەوام کاری لەسەر دەکەن لە ستایلێکی تۆزە کلاسیکە بەڵام ئێمە بە شێوازێکی تر یان بە شێوازێکی جیاوازتر پێشکەشی ئەو خەڵکی دەکەین بەرگێکی نوێیەکەنەوە بەبەر باشە ئەم بەیانیا یەکەم بابەت کە بۆمانت ئامادە کردو یەکەم بەرهەم ئامادەت کردووە چی؟ بەڵێ گۆرانی ماڵی یار کە نزیکی ساڵێک بەر لە ئێستا بوو وەکو ڤیددیۆکلیپ بڵاوبووە تێکستەکەی تێکستێکی تۆزێک جیاوازتر و تێکستانی کە کراوە بە گۆرانی باز لەو گەڕک و کۆڵان و ئەو شارە جوانانەی دەکا لە کوردستان کە هەنا یەک لەوانش کە باسی گەڕکێکی زۆر تایبەتی شاری هەولێر دەکات تعجیل و تەیراوەیە هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت زۆر جوانە بێگومان بەدڵی خەڵکە بێت چونکە ئەو گەڕەکانە گەڕێکێکی کلتوری مێژووی لە هەولێر و ڕەنگە لە ناو گۆرانی هونەرمەندانیش ڕەنگیان دابێتەوە و ئێمە ئێستا لەلایەن ئێوە بینێت و بیسەر ماڵیار لاوەیە دڵم لێی شکاوایە یارم مەرزەکەوارم شاتوانی تایراوە یارم مەرزەکەوارم
خۆم زیاتر خۆشم دەوێ دایکیشت وەک منیام هەزار ساڵیش لێم دووربی مەیلم بۆ تۆ کاڵ نییە هەزار ساڵیش لێم دووربی مەیلم بۆ تۆ کاڵ نییە ئەو دەنگەت هەر خۆش بێ و نەڕزێ و بمێنێ دەستەکانە خۆش بێ وشەکان چەند جا من داوای لێبورد نەکەم کە یەکەم جارێک گوێم لێ ئەوە من گۆرانێکی ئاوها خۆش زۆر دەمێ بوو گوێم لێ بات تۆزەی گوێیەکی مۆسیقیم هەیە بەڵام گۆرانێکی وا خۆشم نەبیستە بوو دەستەکانت خۆش بێت بەرهەمی تایبەت بە خۆت چیت هەیە کە هی خۆت بێ ئەو بەرهەمان هی خۆت بوو جگەلەوە من گەلە گۆرانیم هەیە گۆرانی بێدڵ کە لە دەستپێکی کارە هونەرەکانی من بووە کە لە ساڵی 2009 بڵاو بووە دواتر پاشەوەی گۆرانی ونمەبە بوو گۆرانی تاوان بوو ئەوانە ساڵ بە ساڵ لە دوو یەکات من ڕاستی 2 ساڵ جارەگەیان 3 ساڵ جارێک بەرهەمێک دەکەم ئەویش بە ڤیددیو کلیپەوە بڵاوی دەکەمەوە پێت وایە هونەرمەندە بە هەموو ساڵێک لە ناو هەوادارانی بێت بەرهەمی هەبێ یان هەنێ هونەرمەند هەیە بیسەر و بینەر برسیە کات هەر چاوەڕێکی بەرهەمێکی هەوێت هێت کامێ باش بەخۆی کات دەخوازی بەڕاستی تۆ ناتوانانی بڵێ هەموو ساڵێ من 5 بەرهەمیان 6 بەرهەم بڵاو دەکەم و تۆ نازانین لەو ساڵە چ ڕوودەدا چ شتێک هەیە ینی ئێستامە لە سەردەمێک بوون کە ساڵی پێشوو بوو مۆزۆعی بابەتی نەخۆشی کۆرۆنە و ئەو بابەتانە هەبوو بەڕاستی خەڵک لە جێویی زۆر تایبەت بوو یان کە ئابە بوو یان ناخۆش بوو نەدەکرات تۆ بەرهەمێکی زۆر هەڵپەرچێ و شایی ناو شار بڵاوکەوە دوورەوەیە دەبێت لەگەڵ زەوە کە بەڕاستی بەرهەم بڵات لە کاتی کۆرۆنایش بەرهەمێکت هەبوو زۆر کاتی بەرهەمی کۆرۆنایەکەم ئەمەیان دەستەکانت خۆش بێت زۆر هەندێکیان لە هونەرمەندان هەبوون سەبارەت بە خودی کۆرۆنا بەرهەمیان ئەوە یان پارچەی میوزیکیان عەزف کردبوو جا باوچ مەلای کاکە ڕوان و هەردووکیان بخوان مەشغوڵن باسی بابەتی مۆسیقامان دەکرد منیشویستم بزانم ئێوە لە کاتی کۆرۆنا کە لە کەرەنتین بوون لە ماڵەوە بوون هیچ بیرتان لەوا کردەوە کە پارچەی میوزیک بۆ ئەو حاڵەتە عەزفکەن هەبوو میوزیسیان هەبوو ئەو کاریانە کرد ئێوە وەکو خۆتان کاکڕوان تۆ دواتر سوپاس بۆ جەنابەت سوپاس بۆ کاکەرێم و مامۆستا ڕێبوار و بۆ ئەو بەرنامەکە دووبارە هاتینەوە نێو ماڵە جوانەکەی کوردستان 24 بڵێ بە تاکید لەو حالەتەی کە ئەمە تێدا بووین با بڵێن بابەتی کۆرۆنا و ئەو ڤایرۆسی کە ڕووی لە کوردستان و هەموو جیهان کرد ئێمەش خۆشبەختانە لە کوردستان تیڤ بە شێوەی ئۆنلاین هەر هونەرمەندە و هەر ژەنیارە لە ماڵی خۆی بەرهەمێکمان ئامادە کرد بۆ یادی نەورۆز ئەویش بە سەرپەرشتی لێرەوە ڕێزوسلامان هەیە لە بۆ مامۆستا هەڤال حەمەد کە بە کارەکە هەستا کۆمەڵک گۆرانی بێژ کۆمەڵک میوزیک ژەن هەر کەسە لە ماڵی خۆی هەر کەسە لە شوێنی خۆی هەر کەسە لە شوێنی با بڵین ئەوەی کە تێدا دەژی بە ئۆنلاین بێ یاخود بە کامیرەمانێک بێت بەرهەمێکی جوانمان تۆمار کرد ئیدی لە مۆنتاژ پارچە پارچەکراوە شتێکی جوانی لێ دەرچوو لە کوردستان تیڤ خۆشبەختانە دەنگەکی زۆری داوە و بێگومان لە هەر شوێنێ کاکڕوانی لەبێ کاکڕەباریش لەوێ یا کاکڕەبار لەکوێ بێ بەڵێ لەو کارە پێکەوە بوون و جگەلەوەش دەستخۆشی لە کارمەندانی کوردستان بستار دەکەم ئەو کاتی هەر هونەرمەندێک پەیامی خۆی دەگەیان ئەو چ بە ئامێرەکەی بی چ بە قسە ئێمەش بەشداریمان کرد لە ماڵەوە پارچەیەک گرتەی ڤیددیۆیی هەم بە پەیامی دەنجی هەمیش بە ژەنینی ئامێری عودیان بەدەف کە پابندین بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی ڕۆژانە لە کوردستان 24 پێش هەواڵەکان 10 دقیقە ئەو شتە بڵاو دەبوویەوە لە سۆسیال میدیا و لە کەناڵەکان بە خۆشحاڵیەوە یعنی کەم و زۆر توانمە تەوعیەکی خەڵک بکەین لە بۆەوەی کە بزان کە ئەو نەخۆشیە دلمێکی پیسە و لە ئیشەڵا ئەو دۆخەوام جاتر بەسەر نێتەوە کەرەنتین بینەوە بچینەوە ماڵەوە هەرچەند ئێستا بە ڕێژەیەکی بەرچاو خەڵک تووشە بێت و ئیشەڵا تووشەوە نبینەوە بەڵام حەز دەکەین پارچێک لەو میوزیکەمان گوێ لەبێت ئەکرێت ئێستا بە هەردووکتانەوە یانە لەوەکانی تر زۆر باشە زۆر باشە.
زۆر جار هەمومان تەرکیز دەخەین یاخود سەرنجە خەینە سەر ئەوەی کاتێک کە بێزارین گوێ لە چی بگرین بەچیەوە خۆمان مەشغوڵکەین ڕەنگە ئەوانیش کە ناو کەرەنتین بوون نەک ڕەنگە هەر زۆربەی زۆرمان بێزار بووین لە ڕووی دەرونیەوە زۆر نائارام بووین ئەم پارچە میوزیکە جۆش و خۆشی ینی ئەوە نەبوو کە بڵێ زۆر خاو بێت ئەو نەیتر بێزار بێت تااقەت کات دەستان خۆش بێت کارێکی جوانتان کردووە دواتر جە وڵاتان بۆ پارچە میوزیکی دیکە بابزانم کاک هەرێم لە ڕووی میوزیکەوە هیچ ئامریکی میوزیکی ئەژەنی ژەنیاری ئامێری عودم شارەزای لە ئەودیشم هەیە بەڵام وەکو مامۆستانە مامۆستا شارەزایەکی زۆر باشیە بەڕاستی هەمیش مامۆستا ڕێبواریش دەتوانم بۆی کە بتوانم میلۆدیەکانی خۆم چاپ بکەم یان تەمرینەکانی ڕۆژانەی خۆمی پێ بکەم زۆر گونجاوە بۆ من یەکەم جار عازفی عود بووی دوایە بووی بە هونەرمەند کە بتوانی گۆرانی بڵێ یاخود یەکەم جار هونەرمەندی گۆرانی پێش بوو دواتر فێری ئامێر بوویت دەتوانم ئامێرەکە بژەنم چونکە بەڕاستی تۆ ئەگەر ناوی عازف لە کەسێک منێ دەبێتەوە متەکامل بێتن ئەنی بەڕاستی من هەزیشم خوێن بەڵام ئەوە بوو کە نەمتوانی بەردەوام بم زیاتر پەرم بە گۆرانی وتنەکەدا زیاتر پەرم بە قورگ و تەمرینەی قورگەکان ئەوە دووکو یارمەتی دەرێک لەگەڵ خۆتادا بۆی کە هاوڕێت بێت لە کاتی میلۆدیەکان بەڵام دەستپێشی ئامێری عود بوو پێش وتنی گۆرانی وتنم یان کاری هەر ئایەڵی لەو ئاستە بمێنێتەوە یا ئەتەوێت زیاتر پەرەی پێ بێ بە عازفۆک خۆت بەڕاستی ئازفی زۆر باشەیە لە هەولێر ینی ئەگە بڵێ من خۆم پێ بگەینم بۆی کە بتوان ئیسفادە لە بکەن ئیسفادە لە من ناکەن مامۆستا ڕوانەکمان مامۆستا ڕوانێکمان هەیە بەڕاستی ئەگە بڵێم هەولێر و سلێمانی دووەک هەمووی سراحەتی کردێ هەم لە ئامێری عودەکەیە جەمبوشەکەیە تاردوو شێونێ زار تاردوش زۆربەی ئالەتەکە ئەوی ئالەتە وەتەرەکانان دەژێنی بەڕاستی هەم دەست و پەنجەشی زۆر جوانە بەڕاستی وەکو کوردستان سوودمان لێوەرگرتووە چی دێ بۆ ئێرە ناهێڵین ئەزیەت هێنی و دەست و پەنجەکانی هیلاکەکەی زوو کاک ڕوان عازفمان بۆ بکاڵین چاوی ئێمە کاک هەرێم بابزانم چ بەرهەمێکی دیکەت ئامادە بەڵێ ئەو بەرهەمە کاتی خۆی وتراوە لەسەر دەنج و هونەرمەندی خوا لە خۆش بە حەسەن ساواش بەرهەمێکە کە ئەگە بڵێم بە شێوازی وتنی هەولێریانەیە هونەرمەند خوا لە خۆش بوو حەسەن ساوە بوو بەر جۆرجینا هێوادارم لە ساڵی 2016 بۆ مە کاری کلیپمان بۆی کرد بایستە دووبارە گەڵێنەوە هەوری گرێدام خیرەچی لۆکمرم جیژە خەرچی هەوری گرێدام خیرەچی بابمرم جیژە خەرچی لۆم وارە بنکە پەنچی من چێترم لە خەرچی دەیوارە بنکە پەنچی من چێترم لە خەرچی ئەمانەمان دیودیم یارێ وەرە ئەمانەمان ڕحێ وەرە درفێنەچی چەند توان و چەند شلەچی چیژەچی ڕحفێنەچی سەرباری هەموو دەردان چیژێ بێم دێماچەچی سەرباری هەموو غەمان وەرە بێم دێماچەچی ئەمانەمان دیودیم یارێ وەرە ئەمانەمان ڕحێ وەرە ئەمانەمان ڕحێ وەرە دەستی ئەو هونەرمەندە خۆش بێت بۆ بەرهەمەی دەستی ئەوەش خۆش بێت کە ئەم گۆرانیانە زیندوو ئەکەنەوە جارێکی دیکە کاک هەرێم وەکو زیندووکردنەوەی هونەرەکان زۆر زیاتر باڵێن گۆرانیە کۆنەکان زیاتر حەزت لەوەیە کە گۆرانی هونەرمەندانی دیکە دووبارە دەستکاریەکی بکەنەوە بیهێننەوە یاخود پێتان باشە تەنها کەلیمەکان و لەسەر میلۆدیەکی دیکە بێت بەڵێ زۆر بەرهەمەیە کاتی خۆی وتراوە بڵێن لە کۆنەوە کلاسیکە یان فۆلکلۆرە بەڕاستی ینی جێگای ئەوەیە کە دووبارە
نوێ بکرێتەوە لە بەرەوەی کە کات خۆی نەبووە کوالیتێکی چاک کە تۆمار بکرێتن ئەو بەرهەمانە یانیش زۆر کات هەبوو کە ئەو بەرهەمانە ون بوونە زر بوونە ینی کاتی ئەوەیە کە دووبارە ئەو جیلەی نوێیان ئەو جیلەی ئێستا کە دووبارە جێلێ ببێتەوە زۆر بەرهەمەیە ئێمە پێمان خۆشەکە نوێی دەکەنەوە لە بەرخاتری ئەو بابەتە بووە ئەگەر نابڵێن هونەرمەندانی پێشووی ئێمە کەوتویانە خراپتر بووە خراپ نەبوو بەڕاستی زۆر باشەوە بووە ئێستا تۆ زۆر بەرهەمەیە حەسەن زیرەش زۆر گەنجی ئێستاش دێڵێتەوە کاتی خۆی حەسەن زیرە کە گوێتی زۆر باش بوو بەڵام لەبەر نەبوونی کوالیتێکی باش کە تۆمار نەکراوە ئێستا کە زیندی دەکرێتەوە بەڕای من شتێکی باشە بۆ زیندومانەوەی ئەو بەرهەمانەی کە لە کاتی خۆی وتراوە بەڵێ بێگومان بە گوێیەکی دیکەشەوە گوێی لێگری بەم ئامێری نوێەوە بە مۆگوتت کوالێتێکی باشترەوە ڕەنگە من هەندێک جار گوێ لە کەلیمەکانی حەسەن زیرەگیان کاک محەممەدی مام لێگرم هەنێ وشە هەیە لە بەر خراپی تۆمارکردنەکەی تێناگەم کە سەیری حەزەکەم سەری تێکستەکەیکەم بە دوای تێکستەکە ئاگەڕێم کە چی نووسراوە اینجا ئازانم مەبەستی ئەوەکە خۆشی ڕەنگە لەو کاتە بە زۆر بە جوانی وتبێتی بەس بەهۆی تۆمار نەکردنێکی باشەوە ئەوە ڕوویاوە جواب بزانین لە ڕووی میوزیکەوە چۆنە لە ڕووی میوزیکەوە ئەو پارچە میوزیکانی کە کۆنتر عەزف کراون زیندووکردنەوەیان ئاسانترە لای هونەرمەندێک یاخود نا پارچەیەکی دیکە خۆی دروستی کاتەوە کاک ڕێبوار دەزانین چۆنە سۆفان خان ئێمە مەسەرەن لە هەولێر و لە سلێمانی دوو دەستگامانەیە بۆ کۆکردنەوەی ئەرشیفی گۆرانی مۆسیقای کوردی بەڵام کێشەکە لێرەدایە ئێمە مەسەرەن کاتی خۆی کورد بەگشتی زۆر گرنگی بەلایەنی ئەرشیف نەداوە یعنی ئێستا ئەرشیفیمە زۆر کۆ بکەیەوە لە ساڵی 20ەوە کۆ دەکرێتەوە بەڵام ئەرشیفی وڵاتانی بینی بە دەیان ساڵە ئێستا بۆ نمونە وڵاتانی ئەوروپا وەرگرتنیان نزیکترین دراوسێمان کە تورکیایە بڕۆی دەستگایەکی زۆر گەورەی هەیە بۆ بە ئەرشیفکردنی ئەو گۆرانی مۆسیقانەی کە لە دێر زمانەوە بۆیان ماوەتەوە ئێستا دێن کاری لەسەر دەکەنەوە بەڵام ئێمە ئێستاکە لە بڵین لە سید علی ئەزغەری کوردستانیەوە لەو کاتیەوە ئێمە دەتوانین بڵین ئەرشیفی گۆرانی مۆسیقا دەست پێ دەکاتن ئەو مۆسیقا و گۆرانیانەش زۆر بەداخەوە کاریگەری وڵاتانی لەسەر بووە مەسەرەن ئەو گۆرانیانە لە ڕۆژهەڵاتی کوردستان کراوە کاریگەری وڵاتی ئێرانی لەسەر بووە یان جێمۆژی یان ئەو گۆرانیانەی مەسەرەن بۆ هونەرمەندان تایر تۆفی خۆوانە کراوەیان علی مەردان مۆرکەچی عەرەبی پێوێت چکە ژەنیارەکان زۆربەی عەرەب بوون لە بەغدایە لە ستودیۆی بەغدا لە رادیۆی بەغدای ئەو کات تۆمار کراون بەڵام زیندووکردنەوەیان بەو تەکنەلۆجیا نوێیی کە ئێستا هەیە لەو سەردەمەدا کارێکی زۆر باشە بۆ ئەوەی لە فەوتان ڕزگاریان بکەین و جیلی ئێستاشمان دانەبڕێن لەو گۆرانی مۆسیقانی کە ساڵانێکە کە تۆمار کراوە و ئەزەتی پێوە بیندراوە کە ئەو هونەرمەندانە بە جوانترین شێوە کارەکانیان کردووە ئێمە دەبی زیندویان بکەینەوە بەڵام زیندوکردنەوەکەش نابێت دەستکاری مۆشی ئەستی بکەین ئەمن کاکەرێم بە نمونە دەیمەوە لە دووبارەکردنەوەی گۆرانی کۆنەکان دەستێکی باڵای هەیە من دەستخۆشی لێ دەکەم خۆشی کارمەندی بەڕێوەبەرایەتی هونەرەکانی موزیکە و لە دەستگاکانی ڕاگەاندن کار دەکاتن کەسێکی شارەزایە کاتە کەسێکی شیاو لە شوێنێکی شیاو بەڵێ بە تاکید ئەوجا پێویستە گەنجی وەک کاک هەرێم پشتگیری بکرێتن ئەوانەی کە حەزیان لێ فۆلکلۆر نییە بکەنەوە ئێستا گۆرانی بێژمان هەیە بەس گۆرانی نوێ دەڵێن ینی ناستنە مۆرچی لای فۆلکلۆر و یان گۆرانی ساڵانی هەفتا و هەشتا و نەوەتەکانی کوردستان بەڵام کاکەرێم جگەلەوەی کە مەسەرەن بەرهەمی خۆی هەیە پێی دەباتە سەر ئەو بابەتانش کە ساڵانی زوو کاری لەسەر کراوە دێتن بە مۆرکەچی کوردەواریانە بەرگێکی نوێ پێدێت زۆر باشە کاتە بەیان بەیانیە ئێمەش لەڕێی ئێوەوە پارچەی میوزیکی فۆلکلۆر زیندوو بکەینەوە بەسەر چاو بەسەر چاو موزیکێکی هونەرمەند ناسری ڕەزازیمان ئامادەکرد و گۆرانێکە لە ساڵانی هێشتایەکان تۆماری کردووە ئێمە لێرە دوێ دەکەینەوە
جا کۆتایی ناکەی و جیاواز بکە دەستان خۆش بێ سەلامەت بی کاگەرم با بگەڕێمەوە لای جەناب تو بزانم چ بەرهەمێکی دیکە کە لە لای خۆت خۆشەویست بێت زۆر جار داوات لێ بکەم بڵێن بەرهەمێ بڵێ یەکسەرەوەت بێ بە خەیاڵە وەڵاهی من هەر چۆن بڵێ گۆرانی هەردەمە و سەردەمێکی خۆی هەیە ینی کات و زەمەنی خۆی هەیە جاروە بۆ گۆرانی گرتومە ساڵێک من بەردەوام هە لە سەزارم بووە یان بەرهەمە بۆ ماوەی چەند ڕۆژێک هە لە سەزارم ماوەتەوە گەشتەوە بۆ شوێنێک و کات گوتیان گۆرانی بڵێ یەکەم گۆرانی ئەوم ینی فترەی بەچیەوە گرتوتە ڕاستی لە دوو بەرنامەی تریش بوو لەو نزیکانە کردمان هەرەوە بەرهەمە بووت کاتی خۆی بەرهەمە کرای هونەرمەندی کۆن کاک هەمزەت بێچارە بوو تێکستەکەی زۆر جوان بوو بەڕاستی نازانم ناونیشانی تێکستەکە چێ بەس دەستپێکەکەی عقلم ڕۆی نازم ئینوانی هەیە گۆرانی پس بە گۆرانی ژێمانە کلیپ لە ڤیدیۆ کلیپەوە ناونیشانی گۆرانەکە ئەو بەرهەمە کە دروست کرا ئەو سەردەمی لەسەر بەرهەمەکی تورکی دانرا بەڕاستی من هەڵسام ئەو بەرهەمەم هێنا میلۆدیشکەم بۆی دروست کردەوە ڕاستی چۆن بڵێ شێوازێکترم لەبەرێک ئەو کارم بۆی کرد لەبەرە پێم حیبوو ئەو تێکستە جوانە بە میلۆدیەکی تورکی بگۆترێتن ئاسام میلۆدیشم بۆی داڕێشتەوە نزیک لەو میلۆدیە و بەرگێکی تازشم پێدا بەڕاستی بۆ مەتوانی ئێستا گوێمان لێ بۆنە باشە دەست هەر بەیان بەس هەرسێکتان خۆش لەشتان ساڵ بێت زۆر سپاسانەکەم تۆزە بگەڕێنەوە ئەجوایی کەش و هەوای جەژنەوە جەژن هەر یەکەم ڕۆژ لەلاتان گەرم و گوڕە ئێوەی هونەرمەند و ئەملاو ئەولاو یاخود نا هەر سێ ڕۆژەکە وەکو یەکوەکو ئێمە سێ ڕۆژە جەژن گەرم و گوڕە لەلا جەژن هەر ئەو جەژنیان زۆر گەرم بوو زۆر چکە دەسووتایکەل چۆینە بکە بێدرێ بەڕاستی جەژنەکان و ئەو جەژنەکانی تری پێشیشی هەر جیاوازیشی نەبووە ئەو گەرم و گوڕیان هەیە لەناو
بەس لە چاو ساڵانی ئەو ساڵی کە تێپەڕی نەماتوانانی بەتاکیت ئەویش لە بە و فەسڵ بابەتی نەخۆشیە بوو کە نەماتوانی بەگەرمگوڕیەوە و ئەو مارس و دۆخێ نەمێنێتن بەڕاستی ئەوەمان نەهێش زۆر باشە. ئێمەش لەبەرکە هەر بەو گەرموگوڕێ بیاڵینەوە کۆتایی بەرنامەکەشمان بۆ گەرموگوڕێ بێ کۆتا بەرهەممان لێتان ئەوێت بە کۆتا بەرهەم چیمان پێشکەشەکەن لەگە هەڵدێری کردبوو تنازان من لە هاوکاران مۆگەڕێوەیی بکەم من کۆتایی خواحافزی خۆم بکەم و هاوکاران من هیوادارم کە هەر کەسێک کە ئێستا بینەر و بیسەری بەرنامەکەی ئێمە بوو ئەوە چێژێکی تەواوی لە پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆمان وەرگرت بێت و هیوادارم کە هەمیشە لەش ساغ و تەندروست بن و دووبارە و دەبارە جەژنتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی هەموو جەژنێکیشتان پڕ لە شادی و لە بەختەوەری و لە کامەرانی بێت من بەخواتانە سپێرم و ئەو برادرانش لەگەڵتانە بن بە ئەم بەرهەمە و هەروەها بەو میوزیکە جوانە لەلای منۆ خواتانەکە. حەچمێ بێنن هاوەر دەست لەسەر دێڵمدانێ یا ئیلاجی دەردێم کە یا لە ژێر خاکمدانێم یا لە ژێر خاکمدانێ حەچمێ بێنن هاوەر دەست لەسەر دێڵمدانێ یا ئیلاجی دەردێم کە یا لە ژێر خاکمدانێم یا لە ژێر خاکمدانێ خدایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە یارم ڕۆی بێخەبەر ئاگەی لە حاڵم نییە ئاگەی لە دەردم نییە خدایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە یارم ڕۆی بێخەبەر ئاگەی لە حاڵم نییە ئاگەی لە دەردم نییە لەسەرێک مەستی چاوە و دڵێک و بۆی نەماوە لەسەرێک مەستی چاوە و دڵێک و بۆی نەماوە چە ساڵان شێتی کردم بۆچی دەیکرد ماڵاوە بۆ لێ دەکەی ماڵاوە خدایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە یارم ڕۆی بێخەبەر ئاگەی لە حاڵم نییە ئاگەی لە دەردم نییە خدایە بۆ کەس نییە دەردم دەرمانی نییە یارم ڕۆی بێخەبەر ئاگەی لە حاڵم نییە ئاگەی